ئەم دوو قسەیە یەکەم شەڕ لەگەڵ گەندەڵی و دووهەم دانانی چەکی میلیشیاکان ئەمە بەحساب دەوڵەت بتەوەکات دەوڵەت دامەزێنێ کۆتایی بە چەکی دەرچوو لە ژێر دەسات دەوڵەت تاهێنەوە نەوعێک با بڵێن بەشێک لە پارەکانی ئەوەی کە دراوە ئەگەڕێتەوە بە خەزانەی حکوومەتی عێراق و هاوکات نوعێک لە شعبێت پیاکە ئەمە هەمووی لە پێناوی چیاوی کە عەلی زەیدی وەکو سەرۆک وەزیرانێکی بەهێز دەربکەوێت و بۆ ئەم دەورانە بۆ ئەمریکا ئەمە مهمە بانگێشتەکەی عەلی زەیدی بۆ ئەمریکا بە بڕوای من ئەمەیە کە یانێ پێگەیەکی بە قوتری بە پێبن عەلی زەیدی و پێگەی نییە تەواو عەلی زەیدی خۆ دەزانی کە کاندیدی با بڵێن چوارچێوەی هەمانگیە هەموو وێزانی کەسەر بە ئێرانن مەسەن جەماعەتی مالیکیە جەماعەتی حەکیمە جەماعەتی خەزعەلی هەموو تقریبا تا بەشە لە سەرکردەکانی حەشد شەعبی و مەسەلەن حیزب الله و ئەمانە بەش ئەمانە هەمویان لەناو هینان لە ئەم بەرەی هاوپەیمانیان کە بڵێم تەنسیقی پێڵەن کەمانە تەبەن هەمووی سەر بە ئێرانن باڵێن ئەمە عەلی زەیدی خۆی کانی دی ئەوانی نیاکرد بەڵام چۆن ئەمریکاش قبوڵی بووە ئەم کاراکتەرەی کە لە زەیدیا هەیە بە جۆرێک بۆ ئەمریکا ینی ئەمریکا لێ ڕازیوێت گەورەی کەوەوێت بە جۆرێک پشتیوانی لێ بکات کە بتوانێت ئەجنداکانی ئەمریکا لە عێراقا جێبەجێ بکات